پێغەمبەری نازدار فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئینە ئەعظەم النیساء بەرەکەتون باشترین ئافرەتی سەر دنیا بەرەکەتی بێ مارەیەکەی کەمە. مارەی زۆردارن مسڵمانەکان بیکەنە خاتری خوا باوکانی عەزیز. والله لە 20 مسقال زیاتر بکاتە سەرەوە تۆی باوک گونەحباری مەڵێ کچەکەم نازان خۆت ئەزایی چۆنە تۆ باوکی وەقیفوهم ئینەهم مەسئولون مەڵێ کچەکەم ئەزانێ ئەمە قسەیەکە بۆتە دیاردە کچەکەم ئەزانێ تۆ باوکی باوک چۆنە بێ خەراری نەبێ کچەکەت بە تابانی بڵێ بە پێوە بێستە وەستێ بۆ هێژی کچەکەم ئەزانێ لێ 50 مسقال لە کوڕەکە بستێنی بۆ نەخێر ئەمە چیەڵێ وەڵا کچەکەم ئەزانێ 50 مسقال بە کوڕەکە بکەی نابێ مسڵمانەکان ئازیزان نابێ ئەمە تۆ نازانی ئەبێ زەواج من چوومەتەوە سەرگیری ئەڵێم کاکە 20 مسقالە لێتان نەپەڕێمەوە باوک و دایک باوکی ئەژێ مامۆستا زەکاتی نییە ئەی کاتەقەی خۆیە خەریکە محاسەبە مامۆشکاوێتە مەلا ئێمەش دانیشتینە گوێی لێ دەگرین کورە بابە تۆ بۆ خۆتە لێی زەکاتی نییە بۆ ئەوەی کاتەقەی خۆیە پارە نییە لێی بقەومێ نای خاتە بازار قەرزەکانی پێ ناداتەوە جارێکە دە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دوو باز نەیاڵتوونی لە دەستەکانیا بوو پێغەمبەری خوا وتی زەکاتت داوەتی ناوتی ناترسی ئەو دوو بازنە لە ڕۆژی قیامەتا بێتە ئاگەر لە دەستا یەکسەر کردێەوەتی ئەی پێغەمبەری خوا بۆ بێتولمال بێ تۆش بە من دەڵێ وەڵا زەکاتی نییە ئەی کاتەقەی خۆیان مامۆسا ئەمە حیلە شەرعیە مسڵمانە عەزیزەکان ئەمە دینە بۆ بەرژەوەندی خۆمان بەکاری دێنین خوا ئەمە قبوڵ ناکە بەڕاستی ئەمە خوا قبوڵی ناکە بۆیە ئەبێ ئینسانی ماندار ئەگەر واش بێ ئەبێ تۆ زیاتر لە 20 مسقال خۆت یەکەم قسەت بڵێ 18 مسقالە ئەگە کچەکەم لە 18 مسقال کەمترە بێ قەیچەکە با 15 بێ مؤخەرەکەی زیاتکە مؤخەرەکەی بکە 20 مسقال بیکە بسپێن چووکە زەکاتی نییە مؤخەرە مقدمە زەکاتیە هەبوو ساڵێک ئەبێ زەکات بدا زەکات نەدا ئەو مارە بریان حرامە کە حرام بوو واتە ئەو کوڕە چۆنای کچەکەی تۆ بە حرامی دەچێتە لای ئەزانی زەکات یعنی چی ئەمەیە ئەمە زەکاتە خۆ زەکاتەوە نییە لە پارە مەڵا لە گرفانم دەرم نەکرد تۆ زەکاتی مارەیەکرد نەدەی بە حرامی دەچیتە لای خێزانت کەیفی خۆتێتر ئەمە شەرع ئەمە دینە ئازیزان و خۆشەویستان ئەبێ وریابین بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئەوەیە کەوا باشترین و چاکترین ئەوەیە ماری کەم بێ بۆچی بۆ کوڕانمان بۆ کچانمان دەستیان بگرین بۆی هاوسەرگیری ئەنجام بدەن بە یەکەوە ئیمامی عومەرە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ و کۆتایی دێنین ئەوەیە کە فەرمیە باشترین مارەی ئەوەیە کە ئێوە لە هاوسەرگیری دەسەڵ مەگرن و مارەیەکەش کەم بێ چونکە ئەبێتە خێر و بەرەکەت بە دنیادا لە بینتاندا و لە قیامەتیشدا دەبێتە خێر لەوەی قسەکانم تون بێ باوکانی ئازیز دایکانی خۆشەویست بەڵام قسەکانم بۆ بەرژەوەندی ڕۆڵەکانی ئەوە زیاتریش نییە بەخوا هیچ مەسلحەتێکم من نییە لەم قسانەدا بەڵام بۆ ئەوەیە ئێمە بتوانین کێشەکانمان چارەسەرکەین ئەگە وا نەبێ واللهی کوڕەکانمان تووشی داوێن پیسی دەبن واللهی کچەکانمان تووشی ئەوە دەبن خوای گەورە ڕەحم بە مولایەتمان